پێشانگای فڕۆكەوانی سەنگاپورە کە بەیەکێک لە گەورەترین پێشانگاکانی جیهاندا دەنرێت بە نمایشکردنی فڕۆکەی F-22 ڕاپتۆری ئەمریکی کرایەوە کە تێیدا 930 کۆمپانیای بواری فڕۆکەوانی بەشدارن. ئەگەرچی بەهۆی ڕاگررتنی گەشتەکانی چینەوە هیچ کۆمپانیایکی ئەو وڵاتە بەشداری لە پێشانگاکەدا نەکردووە، بەڵام ڕێوشێنێکی تەندروستی تند گیراوەتە بەر و هۆشداریش دراوەتە بەشداربووان کە خۆیان لە تەوقە و باوەش پێداکردن بە دوور بگرن. دەمەوێت بڵم لێرە هەلێکی گەورەی وەبەرهێنان هەیە. ئەمەش هەموو ئەوانە دەگرێتەوە کە ڕەتیان کردوتەوە بەشداری لە پێشەنگاکەدا بکەن. من دڵنیام هەڵسەنگاندنێکی گشتگیریان بۆ مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا کردووە. قسە زۆر لەسەر کاریگەری ئەو ڤایرۆسە دەکرێت لەسەر گەشتکردن، بەڵام ئێمە بەڵێنماندا کە ئەو بابەتە تێپەڕێنین و ڕوبەڕووی ئاستەنگیەکان ببینەوە و چاومان لەسەر گەشەی ئایندە و نوێکردنەوەی هێڵە ئاسمانیەکان و وەبەرهێنان بێت لە ژێرخانی ئەم کەرتەدا. بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆناوە نزیکەی 7 کۆمپانیای فڕۆکەوانی جیهان ڕەتیان کردەوە بەشداری لەم پێشانگایەدا بکەن، بەڵام کۆمپانیا بەشداربووەکانیش کەم نین. بەرپرسانی کۆمپانیای بیۆنگیش دەڵێن پێشانگاکە هەلێکی باش بۆ ئیمزاکردنی چەندین گرێبەستی بازرگانی گەورە لەگەڵ کۆمپانیاکانی فڕۆکەوانی. ئێمە پێمان وایە کە فڕۆکەی جۆری بۆینگ 787 کە تێچوویەکی کەمی هەیە هێڵێکی سەرەکی لەم پێشانگایە پێک دەهێنێت، هەروەکو چەند کۆمپانیایەکی تری فڕۆکەوانی دەبینین. یەکێک لەوانەش لە سەنگاپورەیە کە ناوی سکوتە. ئێمە کارێکی گەورەمان کرد بۆ ئەوەی ئەم فڕۆکانە خزمەتێکی باش پێشکەش بکەن. لێرە کۆمپانیای فڕۆکەوانی LCC لێیە کە تێچووی خزمەتگوزاریەکانی کەمە و فڕۆگەی بۆینگ 787 بەکاردێنن، هەروەها کۆمپانیای ئێر پریمیا لە دەرەوەی کۆریا. لەبەر ئەوە ئێمە شانازی بەم هاوبەشیەوە دەکەین و شانازیەکی زۆر دەکەین بە هێڵی ئاسمانی ژاپۆنیەوە کە ئێمەیان هەڵبژار. ئێمە وەکو هێڵی ئاسمانی ژاپۆنی کار بە زیاتر لە 170 فڕۆکەی جۆری بۆینگ دەکەین. فڕۆکەی بۆینگ 787 درایم لاینەر دایان ساڵە ڕۆڵێکی گرنگ دەبینرێت لە نێو هێڵەکەماندا. ئێمە بەپەرۆشین بۆ ئەوەی ژمارەی ئەم فڕۆکەیە زیاد بکەین، بۆ ئەوەی لە سەرەتای ئایاری داهاتووەوە لەلایەن کۆمپانیای زیپەر تۆکیۆ کە تێچووی خزمەتگوزاریەکانی کەمن بخرێتە خزمەتی گەشتیارانەوە. ئەگەرچی بەپێی ڕاپۆرتێکی یەکێتی نێودەوڵەتی بۆ گواستنەوەی ئاسمانی ژمارەی ئەو کەسانەی لە ڕێگەی ئاسمانی و گەشت دەکەن لە ماوەی ئەم ساڵدا بە ڕێژەی لە 4 بەرز دەبێتەوە، بەڵام بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگررتنی بەشێک لە گەشتە ئاسمانەکانەوە پێشبینی دەکرێت کەرتی گواستنەوەی ئاسمانی زیانێکی گەورەی بەرکەوێت.